هەموو شتێک بە خێرایی ڕوئەدات. کێ دەزانێت لە ناوەڕاستی ڕۆژدا یاخود درەنگ وەختی شەودا چی دەبێت و چۆن ڕۆژێکی نوێ هەڵدێت. وەک ئەوەی بمانەوێت دڵخۆش بین، گوڵەیەکی نوێ بپشکوێت، خونچەیەک بگەشێتەوە، دوای 9 مانگ ماندوو بوون و شەو نخوونی، لەم ڕاڕە و ژوورە پڕ لە ئومێدانەدا چرکەکان دەژمێرین. ئیتر ساتەکانی چاوەڕوانی بەرەو ئاوابوون دەچن. کۆتا هەناسەی ماندووبوون دەبێتە ژان و ژانیش دەبێتە ژیان. دایکێکی میهرەبان هەمووان دڵخۆش دەکات بە دەنگی گریان. دەنگێک کە ژیانە و ئومێد بە ژیان دەبەخشێت و شادی بە دڵەکان و زەردەخەنە بە ڕوخسارەکان. ئێمە هەموو ڕۆژێک شایەتی بینینی ئەم ڕووداوانە دەبین. وهو الذي يبدأ الخلق ثم يعيده وهو أهون عليه